طبعا ئێمە بەدڵنیایی و گفتوگۆ ڕەت ناکەینەوە ئێمە لەگەڵ مەبدەئی گفتوگۆین و پێمان وایە ئێمە لە هەرێمی کوردستان جگە لە حیوار و گفتوگۆ ڕێگایەکی کەمان نییە و ئەبێم کێشانەی لە هەرێمی کوردستان هەن لە کۆتاییدا بە گفتوگۆ چارەسەر بکرێن بەڵام گفتوگۆیەک کە پێشتر ئیرادەی جددی لەگەڵ بێ و زەمینە سازی بۆ کرابێ و وەکو باسم کرد هەندێک هەنگاوی بیداین درابێ کە بکرێنە بەردی بناغی هەندێک چارەسەری بنەڕەتی لە هەرێمی کوردستاندا خۆ تەزانین لە هەرێمی کوردستان ئێمە ئێستا کۆمەڵی قەیرانی سیاسیمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەکرێ حکومڕانانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی سیاسی بە ئاسانی بەشێ لەو کێشانە چارەسەر بکەن ئەکرێ بە ئاسانی پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە کە ڕەنگە ئەمە کلیلی دەستپێکردنی گفتوگۆی جددیبی لە هەرێمی کوردستان ئەکرێ بەشێ لەو قەیرانانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێوەی ماندوون لە ناشەفافیەت لە باشدا بەش نەکردنی سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بە شێوەیەک کە لەسەر بنەمای دادگێری بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا سامانی خۆیان دابش بکرێتەوە چارەسەری گرفتی موچیان بۆ بکرێت لە هەلومەرجێکدا کە خۆیان کار بەدەستانی هەرێمی کوردستان ئەڵێن بەشێ لە گرفتە داراییەکان چارەسەر بووە ئەکرێ بەشێ لەو هەنگاوانە بندرێن بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببینن کۆبوونەوەی جددی هەیە و ئیرادەی جددی هەیە بۆ چارەسەری کێشەکان لە هەرێمی کوردستاندا.